لێرەوە هەنگاوەکان بۆ هەمە چەشنەکردنی سەرچاوەی داهات دەستی پێکردەوە. گەشە پێدان بە کەرتی کوشت و کاڵ وەک جێگرەوەیەک بۆ کەرتی نەوتی هەرێم. زیاتر لە 32 ساڵە خەریکی بواری کوشت و کاڵیم. حامید کە جوتیارێکی نمونەیی هەڵەبجەیە کار لەسەر هەمە چەشنەی بەرهەمێنانی کوشت و کاڵ دەکات بە ئامانجی پێدانی دڵنیایی بەلایەنە پەیوەندیدارەکان بەوەی ئەگەر جوتیارانی هەرێم پشتگیری بکرێن دەتوانن گەورەترین پشتیوانی گەشەی ئابووری وڵات بن. ئەو لە زەویە 22مەکەیدا زیاتر لە 80 جۆر بەرهەمی کوشت و کاڵی ڕۆژانە دەخاتە بازاڕەکانی هەرێمەوە. زیاتر لە 30 جۆر کولەکەمان هەیە، زیاتر لە 16 جۆر گەنمەشامیمان هەیە، زیاتر لە 8 جۆر باینجانمان هەیە، زیاتر لە 22 جۆر تەماتەمان هەیە لە کێڵگەی کوردستان، زیاتر لە 18 جۆر بیبەرمان هەیە، زیاتر لە 4 جۆر چاییمان هەیە، زیاتر لە 4 جۆر شلیکمان هەیە، زیاتر لە 5 جۆر خەیارمان هەیە. لە ڕاستیدا کێڵگەیەکی هەمە جۆری هەمە چەشنەیە کێڵگەی کوردستان. ئەو کێڵگەکەی کردووەتە ناوەندێک بۆ ئەنجامدانی توێژینەوەی کوشت و کاڵی. دڵنیایش لە کواڵیتی بەرهەمەکانی دەدات. بەرومەکانمان ئۆرگانیە، خاصن لە چەند بەرومێکی سەرەکیمانە کە لە فەحسا هەمووی دەرچووەوە بەرە ئەوش ئەچین 100% بەرومەکان بکەین بە ئۆرگانی تەواو و سەربەرزین بەوەی کە شەهادەی باشمان وەرگرتووە لەلایەن کوالیتی کۆنتترۆڵە و زۆر سپاسیانەکەین کە خۆیان مەیدانیان سەردانی کێڵگەکەی ئێمەیان کردووە. وەزارەتی کوشت و کاڵی حکوومەتی هەرێم چەند ساڵەکە بە پلان کار بۆ گەشە پێدانی کەرتی کوشت و کاڵ و پشتگیریکردنی جوتیاران دەکات تا بتوانێت بیکاتە پایەکی گرنگی گەشەی ئابووری وڵات. سەلاح جەمیل، کورسات نیوز، هەڵەبجە.